دۆسیەی دووهەمی ئەم شەومان دەکەینەوە کە تایبەتە بە هەڵبژاردننی پارلەمانی کوردستان بە میوانداری بەڕێز دکتۆر ئەشواق جاف ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. دکتۆر شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. بایدن هەمان گوتەکانی سەرۆک بارزانی دەربارەی هەڵبژاردننی کوردستان دووبارە دەکاتەوە، دەڵێت هەڵبژاردنێکی شەفاف و پاک و دادپەروەر بێ. خوێندنەوەتان بۆ ئەو قسانە چییە؟ بەڵێ زۆر سپاس. سڵاو لە جەنابەت وە لە بینێڕانی کوردستان 24. هەمومان دەزانین کە هەرێمی کوردستان لە ماوەی ئەخیر ڕوبەرو چەند پێشەلکاری بووە. ئەو پێشەلکارانە پەیوەندیان هەیە بە قەوارەی هەرێمی کوردستان و هەروەهاش دەسەڵاتی دەستوری سوڵتەکانی هەرێمی کوردستان کە شەرعیەتی وەرگردووە لە دوو سەرچاوەیە، سەرچاوەی خەبات و خوێنی شەهیدانی و هەروەهاش دەستوری عێراقی لە مادەی 117. بۆیە لە بوونی لایەنی سێهەم کە ئێمە بە بەردەوامی جەختمان لەسەر بوونی لایەنی سێهەم، ئەوەش کە یونایتد نیشنە و کۆمەڵگەی نێودەوڵەتیە، بوونی لۆبیەکی دیبلۆماسی لەسەر ئەو هەموو پێشەلکاریە، ئەوە گەیەنێت کە ئەو لایەنە باش تێگەیشتون لەو خاڵانە کە پارتی ئێعتیرازی هەیە لەسەری و بە بەڵگەرونی کردوتەوە و پێشم وایە سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی و شەرحکردنی یان ڕوونکردنەوەیەکەی هەمووی بە دۆکیومنت لەسەر ئەو هەموو پێشەلکاریە بەرامبەر هەرێمی کوردستان کراوە. پێم وایە بە تەکید نەتیجەکەی ئەوە بوو کە هەمووی هاورابوون لەسەر ئەوەیە کە دەبێت مافی خەڵکی کوردستان بدرێت، قەوارەی هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە وەزیری دەرەوەی ئەمریکا باسی کرد لە کۆبوونەوەکانی لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی فیدرال کە کەیانێکی دەستوریە و یاساییە و هەروەهاش دەبێت هەموو ئەو کێشانە بە گفتوگۆ و بە شێوەیەکی دەستوری چارەسەر بکرێت. زۆر باشە دکتۆر ئەشواق، کاتێک سەرۆک بارزانی دەڵێت هەڵبژاردنێکی دادپەروەرانە، ئایا ئەمە بەو مانایە نایەت کە نابێت پێکهاتەکانی هەرێمی کوردستان فرامۆش بکرێن؟ طبعاً زۆربەی خاڵەکان کە پارتی ئێعتیرازی هەیە لەسەری بۆ پاراستنی کەیانی هەرێمی کوردستان، کە ئێمە دەڵێن کەیانی هەرێمی کوردستان یعنی بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستان بە هەموو نەتەوەکانی، بە هەموو ئاینەکانی. بۆیە پێکاتەکان جزئێکی سەرەکی لە هەرێمی کوردستان و پێشەلکاریەکی دەستوری زەقکرەوە بەرامبەریان بە بەڵگەوە ئەوەیە کە لە یاسای هەڵبژاردننی عێراق ژمارە 4 بۆ ساڵی 2023 کە هەمواری سێهەمی یاسای 12 بۆ 2018 کە تێدا هاتووە مافی پێکاتەکان تێدا جێگر کراوە و 9 کورسی بۆ ئەنجومەنی نێرانی بۆ تەرخان کراوە و زیاتر لە 9 بۆ ئەنجومەنی پارێزگاکان. نەکو تەنها کورسیەکانیان بۆ تەرخان کراوە، بگرە ئستثنائشیان بۆ کردووە لە شەرتی بڕوانامە و هەروەهاش ئەگەریش بەشداریان کرد لە لستی گەورە تەئسیر ناکات لەسەر کورسی کۆتاکانیانە، کەواتە ئەمە بۆ هەڵبژاردننی عێراقە، بەڵام بەداخەوە بۆ هەڵبژاردننی کوردستان ئلغا کراوە، کەواتە ئەمە پێشەلکاری مافی پێکاتەکانە و هەروەهاش لێدانە بۆ پێکەوە ژیانە کە خاڵێکی ئیجابیە ڕووی هەرێمی کوردستان ئەدات بۆ هەموو جیهان بە بریاری ئەو محکمەی ئیتیحادی بە ئەلغای کورسیەکانی کۆتاکان. ئەمە لێدانە لە پرۆسەی دیموکراسی و هەروەهاش لە پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان. جگە لە کۆتاکانش لەو 400,000 دەنگدەرە کە بێ بەش بوون لە دەنگدان، ئەمەش ناعەدالەتیە بەڕاستی کە تۆ 400,000 هاوڵاتی لە کوردستان بێبەش دەکەیت بە حکمی ئەوەی کە دەڵێی وەڵڵاهی پەنجەمۆری ناخوێنرێتەوە. ئەمە مبرر نییە، کەواتە ئەمە پێشەلکاریکی دەستوریە و
سندنەوەی مافی سیاسی لێ چونکە بەبێ ئەو دەستوورەی عێراقی لە فەسڵی دووهەم دەڵێت مافی سیاسیان هەیە کەواتە مافی دەنگدانیان هەیە ئەمە هەمووی ئەگەێنێت کە نادەت پەروانە دەکرێت بەرامبەر هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بە مختلفی نەتەوە و ئاین. زۆر باشە دکتۆر ئەشواق بە ئەم پرسیارە ئەگەر بکرێ ڕاشکاونەش وەڵام بدەیتەوە من سوپاست دەکەم ئەگەر تێبینیەکانی پارتی بە هەند وەرنەگیرێت هەڵبژاردن بە بێ پارتی ئەنجام دەدرێت؟ پارتی ڕێگری ناکات لە ئەنجامدانی هەڵبژاردن ئەوە بە وازح بێت و پارتی لە هەڵبژاردنش ناترسێت چونکە متمانەی بەخۆی هەیە و بە خەڵکی کوردستانی هەیە بەڵام بەڕاستی ئەوەی کە پارتی بەرگری لێداکات شەرعیەتی دامودەزگاکانی هەرێمی کوردستان ئایا لایەنەکانی تر ئایانەوێ هەڵبژاردنێک بکەن بە پێی بوونی یعنی بە یاسایەک شەرعیەتی دامودەزگاکانی هەرێمی کوردستانی سندێتەوە چونکە ئەم نظامەیان ئەو مۆدێلە کە ئیستا دانراوە بۆ هەڵبژاردننی هەرێمی پەرلەمانی کوردستان لە دامودەزگاکانی شەرعی هەرێمی کوردستان نییە بەداخەوە ئەمە پێشەکاری دەستورە بۆ چونکە لە مادەی 121 دەستوری عێراقی دەڵێت یعنی هەرێمەکان دەسەڵاتی ئەوەیان هەیە دەسەڵاتی تەشریعی تەنفیزی دادوەری ئەم نمونەیە کە ئیستا ئایانەوەی هەڵبژاردننی کوردستانی پێ دەکەن پێشەرکاری مافی تەشریعی کردووە پەرلەمانی کوردستان چونکە بەڕاستی ئەم یاسای پەرلەمانی کوردستان تەشریعی کردووە و نە دەسەڵاتی حەسریە وەنە دژی دەستورە بەڵام بەداخەوە ئلغاء کراوە دووش وەرگردنی ئەو مافە لە دەسەڵاتی دادوەریە کە هەروەهاش لە مادەی 121 ئەو دەسەڵاتی داوە بە یعنی دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان ئایا ئەم حزبانەی هەرێمی کوردستان ئامادەن بچن بۆ ئەو جۆرە هەڵبژاردنە ئایا ئەو 400,000 کەسە یعنی هاوڵاتیە کە مافی دەنگدانیان هەیە و ئەو مافیان لێسەندراوە ئەوە مافیان نییە بۆیە پارتی وەکو ئاماژەم پێکرد ڕێگری ناکات لە ئەنجامی هەڵبژاردن بەڵام ئەم هەڵبژاردنە بەڕاستی لێدانە لە دەسەڵاتی تەشریعی تەنفیزی و دادوەری هەرێمی کوردستانە و پێشم وایە بۆ ئەوەی طبعاً هەر پرۆسەیەک ئەگەر شەرعیەتی دەوێ دەبێت هەموو لایەنەکان بەشداری بکەن تۆ ئەم هەڵبژاردنە پارتی بەشداری ناکات پێکاتەکان بەشداری ناکات کەواتە شەرعیەتی تیا ئەبێت ئەوە علامەت ئستفهامی لەسەر دەبێت لە خاڵی شەرعیەت. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر ئەشواق جاف ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بوویەوە شەوتان باش.